بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین من و سەرکۆیەکی دانێک لەمانەمان بەدەستەوەیە ئەمە وایە کەرەستەی وەرزشێک پێوتت فریسبی ئەمە هەڵەیە بەڵام بە دەستور و یاسای خۆی دوایتر ئەها ئەمە ئەبێ بە وەرزشەیەک پڕە لە جوڵە پڵە لە سەرکێشی و زۆریش چێژ بەخشە لە ئێستاە بە خۆشحاڵی خەریکە ئەم وەرزشە لە لای خۆشمان کاری لەسەرەکرێت پەرەی کردووە زۆر جوانە ناوەکە و توێکی کورد نانێکی تەنور لەگەڵ کەباب خۆشی شەباب بزانین دوای ناوەکەشیان زۆر جوان کردووە بە کوردی دەفری فری و هەر زۆر جوان کردیانە بە کوردی جا ئێستا ئەو بەڕێزانەی کە هەوڵێن ئەم وەرزشە لە لای خۆشمان پەرەی پێبن سێ کەسیان لەلامان ئامادەیە بەڕێز ئالان حسێن ئەحمەد جێگری بەڕێوەبەری وەرزشی سلێمانی و هەر یەک لە بەڕێزان جۆن بۆیل ڕاهێنەری فریسبی و هەروەها جێگری ڕێکخراوی ڕابەرایەتی جیهان و بەڕێز سیڤان بۆیل ڕاهێنەری فریسبی کە دوو هاوسەرن خەڵکی ئەمریکان بەڵام ئەمەنە جوان کوردی قساکەن بنیام چێژ وەرەگرێت لەوەی خەڵکی ئەمریکان جارێ باغ تۆزێ بە کوردی قسان ماشەڵڵیان لێبێت زۆر ڕاستە کوردیەکان پارا بەڵام دیارە کوردیژ نین ئەمەنە شیرین قساکەن هەروەها خۆشیان بە ڕوخساریانەوە دیارەکە بەخێر کاکالانبی لە لای بەڕێز باسی وەرشەکەمان بۆکەی هەربا لە لای خۆیانەوە چەند بەڕێز بۆ سیڤان بەڕێز جۆن هەر کامێکتانەتانێ قسەمان بۆ بکەن پێمان بڵێن چەند ساڵە لە کوردستانن چۆن ئەوە ماشەڵڵاتان لێبێ کوردی جوان فێربوون کاتە بەڕێز بەڵێ باش من ناوم جان ئەمە خێزانەکەم ناوی ستەفنیە خەڵکی ئەمریکین و 4 ساڵ لە کوردستانی هەڵمانیا فێری زمانی خۆشتان بین ئەمەش دڵ گوراگر زمانەکەمان هەر زۆر باش کەم و کوردی هەیە زۆر جوانش هەڵی فێربین هەر ئەوەی کە ئەوە نەبە جوانی فێربوون ئەوە بۆ ئێمە زۆر جێی دڵخۆشیە ئەوەی کە ئێمە زۆر جار لە وڵاتان ئەڵێن ئێمە فێری زمانی ئەوانە بین ئێستا ئاوا ئێواتون بە پارایی فێری کوردی بوون جا چەند وشەی ڕەسەنی کوردیش بەکارەهێن و هەروە حەزیشتان وای دیارە لە کوردستان و خواردنی کوردی و ئەمانەشە وایە قسەمان بۆ زۆر حەزیان لێیە حەزمان لێیە چی کوردی خۆشە خواردن یافرا کەباب باڵێ کەباب زۆر خۆشە من کەڵاو بووم بە شتانەیە دەیتەمە درێژ زۆر بەخێر بێن دڵخۆشین کە لێڕێن و لەگەڵ هاتنیشتان بۆ ئێرە وەرزشێکی زۆر جوانتان بۆ ئێمێنەوە منەمەیەک بچمە لای کاگالان وەکو جێگری بەڕێوەبەری وەرزشی سلێمانی هاتنی ئەمان لە وڵاتێکی ترە بۆ کوردستان و بۆ سلێمانی چۆن هاتن بۆ لای ئێوە چۆن ئەم پەیوەندیان لەگەڵ ئێوە دروست کرد کە بتوانن ئەم جۆرە وەرزشە بتوانین ئێمەش کورد سوودی لێبین دوایی تایبەتمەندیەکان بۆ جۆن سیڤان بەچێڵین کە چیە و چۆنە وەرزشەکە بەڵێ من زۆر سپاسیەوەکەم بانیتان باش بەڕێزان من زۆر خۆشحاڵم ئیمڕۆ لەم چاپێکگوتنا بتوانین لە کورسات بتوانین ئەم یاریە بە کوردستان و سلێمانی بناسێنین جۆن و سیڤان و ئەم ڕێکراوە پێش چەند ڕۆژێک بەڕێوەتی وەرزشی خۆمان هاتن سەردانیشی ئێمەیان کرد و پێیان وتین کە یاریکی وا هەیە لەو بابەتە ئێمەش زۆر بە خۆشە پاڵپشتی داواکایان بووین وتمان بە هەموو شێوەیەک ئێمە پاڵپشتانین و ئەو یاریەوە ئەکەین بیناسیێنین بە شاری سلێمانی و هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک وعدمان پێیان کە یاریەکە بقینە شوێنێکی وە یاریەکەیان بۆ بڕخسێنین بتوانن خەڵکانێکی زۆر بیبینن ئەویش شوێنێکماندانا وەکو پارکی ئازادی کوێی پێویستە شوێنێک ئەم شوێنەمان بۆ دابین کرد ئەمان ئەو شوێنی کە یانەیە ئەبێ لە شێوەی ساحەیەکی کراوەی گەورەتە ساحەی تۆپی پێ زۆر باشە بۆیان وا شۆن پێ باش بوو پارکی ئازادی هەڵبژێرین پێشەوەی ئەمە ساحەمان بۆ دابینکردن بۆ تەمرینەکانی خۆیان و شوێنێکمان بۆ دابینکردن بۆ نمایشکردنی یاریەکان بۆی خەڵکێکی زۆر بیبینێ پێکمان پارکی ئازادی وەکو سەنتەری سلێمانی زۆر توانێت خەڵکێکی زۆر بێزەبەت ئەو قسەی کاکسەرکۆی ئێمەش بیرمان لەوە کردەوە وتمان پارکی ئازادی باشترین شوێنێک دیاریکەین کە بۆیان ئەو یاریەتی ئەنجام بدەن و فێرخوازیش بێت بەشداری کا و توان یاریەکان وەرزشەکان پێ بناسێنێ زۆر باشە و لەو ڕۆژە کە وعدمان پێیان ڕۆژە پێشەوە لەگەڵ جۆنا چینە پارکی ئازادی شوێنەکەمان دیاری کرد بەڵێ و ئیمڕۆ وایە ساعات 4 بۆ 7 ئەنجامی ئەو چالاشێ بین لەناو پارکی ئازادیە و لە بەرەبەراتی پێیجی بەرەبەتی خۆشمانە
فیلمان بۆ کردوون ڕێکلامان بۆ کردوون کە خەڵکێکی زۆر بێت بەشدار بێ و هاتنیش بۆ هەموو کەسێک هەنی خەڵکەتوانێ بێت بەڵێ ئەوە جێگەی دڵخۆشیترەوە کاگالان لێرەوتی جۆن پێمان بڵێ ئەم وەرزشە چۆنە چکە دووسێشتی هەیە زۆر تایبەتە یەکەم ڕاستگۆییە دووەمە وەرزشە دادوەری نییە خۆت دادوەریت لەبەرەوەی کە خۆت دادوەربی پێکمان ناتوانانی تۆ خۆت لەگەڵ خۆتکەی و زۆر چێش باشە پێمان بڵێ چۆن ئەنجامم جۆرە وەرزشە باڵێ ئەم یاری فریزبی بەدەست دەکرێ نەک بە کاچ تۆ وەکو تیبی خۆت هەڵ ئەیە فرزبیەکە بەگاتە شوێنی ئەنجۆنەکەیە بەدەست کاتێک فرزبی بەدەستەیە ناتوانانی بەجوولیت ئەبێ بە یاریزانی خۆت هاو بدەیت بەهاتە فرزبی ئەگاتە شوێنی گۆڵەکەیە یاریەکە بەردەوامە بێ بۆ سەعاتێک و ئەو تیپە کە زۆرترین خاڵ لە کۆتای سەعاتەکە یاریەکە ئەباتەوە باڵەکان چەند کەسیە؟ دوو بەشی هەیە یاریکی 5 ئەوە لە ساحەیەکی بچووک ئەکرێ و لە پاڵوانەتی با بڵین جیهانی یاریەکە حوت بە حوت لە ساحەیەکی 11 ئەکرێ ئەمە لە پاڵەوانەتی جیهانیەکە حوت بە حوت باڵێ و پار دەرفەتێکی زۆر تایبەتمان هەبوو جەماعەتی سلەیمانی وەکو تیپێکی سلەیمانی چوو بۆ کاتار شاری دۆها بەشدار بووین لە پاڵوانەتی جیهانی نازناوتان بەدەستهێنا؟ باڵێ 20 تیپ بەشداری کرد ئێمە پلەی 5مان گرت بۆ یەکەم جار ئەوە زۆر خۆش بوو زۆر تایبەت بوو گرنگ بەشداریکردنەکە بووە جا ئەزێت کێشی ستیڤانی وایە ناوەکە ستیڤانی باشە بەڕێ ستیڤانی خات و ستیڤانی تۆ پێمان بڵێ ئەمە هەڵدانی بە چ شێوەیەکە ئەمە لە خزمەتدا بێ نیشانمان بە ئەبێ بە چ شێوەیەک بێت پێمان بڵێ اینجا بەڕێزجان وتی ئەو کەسێک کە هەڵی ئەیا خۆی ناجوڵێ ئەوەی بەرامبەر ئەبێ بیگرێتەوە وایە؟ باڵێ وایە ئەو تیمی بەرامبەر چی ئەکا لەم نێوەندەیە نابێ ئەو تۆ بەدەستی؟ باڵێ ئەها بۆ هەڵدانەکەی فریزبیەکە ئەبە ڕێک هەڵی شێوازە بێت باڵێ باشتر ئەڕوات گرنگترینشدا لە ناومەچەکەت و زۆر بەهێزە هەڵی ئەیت شێوەیە لەگەڵ مەچەکەت ئەوای گریت و کەواتە پێشتر ئەبێ ڕاهێنانی تاوت کردوێ مەچەکێکی بەهێزتە بێ بۆی کە بتوانی توانای چواتە بێ کامە زۆرتری ماوە ببڕێ هەردووکیشیان ئەم دوو هاوسەر هەردووکیشتان ڕاهێنەرن خاتی سیڤان پێمان بڵێ تۆ باشتری یان جۆن زان زۆر باشترە لە من لە زانکۆی ئەو یاری کرد من تازە فێربووم بەس زۆر خۆشە حەزەکە باشتر بیت یان حەزەکە خۆی باشتر بێ حەزەکە باشتر بم بەس نازانم ئەگەر ئەتوانم باشتریان بۆ دروستمان ئەمە بۆکو تیپ کارەکەین تاوکەری یەکتر ئافرین خۆی ئەبێ هەر ژیانی ژوا بێت تاوکەری یەکتر بن یەکتر تاو بکەن جا ئێستا وتت ئەوەی کە بەرامبەر چی ئەکا تیمی بەرامبەر تیمی بەرامبەر دیفاع ئەگەر ئەتوانن فرزبیەکە بە خاتە سەر ئەرزەکە بیگرێتەوە زۆر باشە یان ئەتوانن وەریگرتن وەری بگرن و ئەو کاتە فرزبیەکە لای تیمەکەی دیفاع ئەو کاتە ئەوەن بوو بە خێرش بێرن زۆر باش بوون بەچی؟ بۆ هێرش ئەوان ئەتوانن هەڵی ئەیان بۆ خاڵیان پوینت وەرد بگرن باش کاگالان زۆر جارڵین ئێمە وەرزش زۆر گرنگی پێین و ئێمە دەستخۆشی لە هەیەواکەین وەکو بەڕێبەرایەتی وەرزشکە زۆر گرنگیان بەوەی کە زیاتر خزمەت بکەن زۆر لە ماوەی ڕابردووە هەڵتاننا لە پارکی ئازادی لە پارکەکانی شاری سلێمانی چەندی خزمەت گوزاری بنێن خەڵک ئێستا من تااقەتم نەبوو ئێوارێک بڕۆم لێ ڕەکتەی خۆم پێ بێ یاری خزمەت بۆ ئێمەشتانێ نابوو زۆر بەڵام پەیوەست بوون بەوەی کە هەمانجی لەگەڵ گروپێکی وا دروست بکەیت و ئاسانکاریان بۆ بکەیت و شوێنیان بۆ بڕەخسێنی بێکمان ئەمانش ئەتوانن دەستکراوەتر بن و بتوانن خەڵک لێسا بۆ منم ئێوارەیە من دڵنیاتانەکەم خەڵکێکی زۆر لێتان کۆبێتەوە چکە خەڵ حەزی بە وەرزش چەند گرنگە ئەم پەیوەندیە هەبێ بۆی کە بتوانین زیاتر لەم شارەیە وەرزش بەربڵاو بێت بەڵێ ئەمە وەکو بەڕێتی وەرزش دائمە دەرگامان کراوەیە بۆ هەموو وەرزشەکان و هەوڵ دەین دائمە تازەترین چ وەرزشێکی تازە ئەگەر بێتەکایەوە ئێمە ڕێک پاڵپشتی هەبین و
بڵاو یەکەینەوە لە هەرێمی کوردستان و لە سلێمانی ئەم وەرزشە ئامانجی سەرشی ئێمە لەم وەرزشە ناساندی ئەم ورزشی فریزبیە چونکە یاریکی تازەیە یەک وەسفیشی تیام یاریە ئەم یاریە دادپەروەری بۆ تۆ ئەبەخشێت اینجا ئەو وەرزشانەی کەش وەکو هەموو ئەم وەرزشە جیاوازتر لە هەموو وەرزشەکانی کە هەموو وەرزشەکان لە خۆیان بینێتەوە چونکە ئەگەر تۆ بتەیە تەمرینی کاردیۆ بکەیت تایەتی لەو وەرزشە تێگە ئەمە هاری بێ ئەتوانی مەهاری بیت وەکو وەرزشەکە لەبەرەوە ئێمە هەموو کاتێک هەوڵ دەین هەز وەرزشێک بێت لە دنیاوە بێنین لە شاری سلێمانی لە کوردستانە بڵاوی کەینەوە ئامانجی سەرێکیمانەوەی دەستان خۆش دەستان خۆش و ئێساش بەردەوامین وەکو کاکسەرکۆوەتی وتی فەتێلۆ پێش تێستانە ئێستا بەتەمەین یاریی کەش بین لە پارکەکانەوە ئینشاڵڵا خۆتان بینن چ یاریی ئێمە بێبەش بێگومان بێشتان ناکەین و ئێستا یعنی لە کارکردنە لەسەرەوەی لە ماوەیەکی داهاتووتا یاریی وەرزشی ترە ئەیخێنە ناو پارکەکانەوە خات ستیڤانی پێمان بڵێ بۆ ئەوەی کە لەم وەرزشە بتوانی سەرکەوتوبی ناجەحبی ئەبێت چی بکەیت بۆ نمونە چی بخۆی پێشتر باشە چ وەرزشێک پێشتر ئەنجام بیت بەردەوامبی لەسەری ئەتوانێت یارمەتیت بێت لیاکە زۆر گرینگە بۆ فرزبی بۆ کاتی زۆر ئەتوانن دیاری بکەیت بەس گرینگە فێر چۆن هەڵ بدەیت زۆر گرینگە فێربوونەکەی تا ڕادەیەک ئەسانە باڵێ ئەسانە ئەگەر بە باشی فێر ئەبیت زۆر کورس نییە شێوەیەکی تایبەتە کاتێک فێرەبی چۆن ئەتوانین زۆر ئەسانە ئیشەکەی لەگەڵ تیمەکە زۆر گرنگش نەک تەنها پیاوان کە توانایانەیەک ژنانی شەتوانن بیکەن بەڵام پێویستی بەوەی ڕاهێنانێکی باش بکات لیاقەیەکی باشیە بێ جستەیەکی باشی ئامادەکراوی هەیە بۆی کە بتوانێت بەسەر تواناکانی زاڵ بێ جۆن تۆکو ڕاهێنەرێک بۆ نمونە ئەمڕۆ لە پارچی ئازادی دڵنیام لەوەی کە گەنجێکی زۆر لێتان کۆ بێتەوە ئەگەر حەزیان بۆ وەرزشە بێت ئەتوانن چۆن وەرزشەکە بکەن ئەگەر کاگالانوان هاوکارتان بن ئێوە توانن کۆمەڵە گەنج فێر بکەن لێرەکە ئەم وەرزشە بزانێت باڵێ پار فێرگەی ئەم یاریمان هەبوو لە زانکۆی سلەیمانی تقریبان 25 تەلەبەیمان هەبوو ئەوان فێر بوون کە چۆن یاری بکەن و ئێستا بەردەوام بن و پەیمان زۆر خۆشە کە ئافرەتان بەشداریەکەن و یاریەکەمان تێکەڵاوە ینی لە یەک یاریە کچ و کوڕ بە یەکەوە تێکەڵن باڵێ لەبەرەوەی لە فرزبی بەرکاوتنێک نییە بە هیچ شێوەیەک بۆیە یاریکی زۆر سەلامەتیە و ینی بریندار زۆر کەمە لە یاری فرزبیە و هەڵئین لەگەڵ هاوکاری کاکاڵێن و ئەو جەماتە فێرگەیەکی تر پێشکەش بکەین دوای جەژن کاتە چاڕەیەکەین سپاس بۆ ئێوە سپاس کە ئەوەنە بە جوانی فێری کوردی بوون سپاس ئەوەی کە ئێوە خەریکن بەهێنان و کارکردن لەسەر ئەم وەرزشە خزمەت ئەگەیێنن زۆر بەخێر بێن سپاس بۆ کاگالە کاتە ئەم سەعات 4 لە پارکی ئازادی بن بۆی کە بتوانن فێری ئەم وەرزشە بن تا ساعت 7 بێمان دەستەکەینی تر تۆزێک گەرماکە نەمێنەی ترنجا خەڵک ژنێکشمان بۆ دروست کردووە وەکو بەڕێوەبەتی وەرزش سلێمانی ئەمە لە چەند فەرمانبەرێکە ناکە هاوکاریان ئەبن لەگەڵ ئەم ڕێکخراوە بۆ یارێک و ئەگەریان دەرفەتێک هەبێ کە فرزبی وەکو هێردیەیەک وەری بگری ئێمە 30 دانە لەگەڵ خۆمان هێنین ئەو کەسانە کە بەشداریەکەن وەکو هێردیەک فرزبی وەریەگرن بێ بەرامبەر ئەمڕۆ وەریشی ئەگرن وەڵڵا بەس خۆتان بچن ئەوە کەرەستەی وەرزشەکەشتان پێیان خۆش بوون کە لێرە بوون زۆر سپاس بۆ ئامادەبوونتان و سپاس بۆم هەوڵەشی کە لە شاری سلەیمانیا ئەیەن و حەزەکەن ئەم وەرزشە بڵاو بێتەوە جاری کە بەخێر بن سپاس بۆ زۆر